نەمزانی ڕۆژێ دادە گیانە تۆ بەجێم دێڵی سەردی ئەم وڵات تا لە ناخی دڵتا دەچێڵی نەکرێ هەر ڕۆژێ دڵ بە گۆڕی چۆنت مەبەستە بیرت بێوەفای لای ئێمە گەلێک سەختە دڵخوا بگەڕێوە ببێت و دڵ سەرگەردانە باخی هیوا و عمرم ببێت و هەردەم خەزانە دیوانە بووم من ئەگەر ڕۆژێ باوەڕم پێت کرد تۆش بووی بە مۆدێرون و پشتت لە منیشت کرد بەفری سپی زستانی ئێرە وەکاری لێت کرد پاچی کردەوە ئاوشەی عەشق و لە دڵی دەرکرد بخوا بگەڕێوە ببێت و دڵ سەرگەردانە باخی هیوا و عمرم ببێت و هەردەم خەزانە نەمزانی ڕۆژێ دادە گیانە تۆ بەجێم دێڵی سەردی ئەم وڵات تا لە ناخی دڵتا دەچێڵی نەکرێ هەر ڕۆژێ دڵ بە گۆڕی چۆنت مەبەستە بیرت بێوەفای لای ئێمە گەلێک سەختە بخوا بگەڕێوە ببێت و دڵ سەرگەردانە هیوا و عمرم ببێت و نەمزانی ڕۆژێ دادە گیانە تۆ بەجێم دێڵی
مەبەستە بیرت بێوەفای لای ئێمە گەلێک سەختە دخوا بگەڕێوە ببێت و سەرگەرێدانە باخی هیوا و ئونگم ببێت و هەردەم خەزانە دیوانە بووم من ئەگەر ڕۆژێ باوەڕم پێت کرد تۆش بووی بە مۆدێرون و پشتت لە منیشت کرد